جەلان ئازاد دەبێت لە ئیمرالی شوێنێکی بۆ دروستەکەن لەوێ مەکتەبێکە کاتەوە. مامۆستاجان سڵاوە لێ بێت ئەو بابەتانی کە ڕۆئێن پرۆسەی ئاشتی لە ئێستادا هەنگاوی دواتر چی ئەبێت بڕێری نوێ چی ئەبێت لەبارەیەوە کێ ئەوڵە ئۆجالان ڕێبەری پارتیکەکاران ئازاد دەکرێت. پرۆسەکە هەتا ئیسە باشە ڕوا و لەم مانگی هەشت و تا نهایەتی مانگی حەوت و مانگی هەشت شتی گەورە و وەکوڵێن چاوەڕوان نەکراو ڕووەدا بەڕێز ئۆجەلان ئازاد دەبێت لە ئیمرالی شوێنێکی بۆ دروستەکەن لەوێ مەکتەبێکە کاتەوە ئەتوانێت لە ڕێگەی میدیاکان و هەموو کەس ببینێ و خەڵکیش دەتوانێت بچین بۆ لای. احتیمالێکی زۆر ئەوەیە سەلاحەدین دەمرتاشیش بەربێ و دەنگ و باسی ئەوەیە کە ئێستا دۆسیەی 10,000 بەندی پەکەکەیی لە حەبسخانەکانی تورکیا دۆسیەکانیان حازر کراوە بەرئەبن. ئەمانە هەمووی ڕووەدا و ممکنە زیاتری شتی تریش کرانەوە بەڕووی قەزیی کووردا ڕووبدا لەوێ. من شخصیان بەم پرۆسەیە دڵخۆشم بۆ سەرکەوتن هەر ئەبێ و ئەمڕۆژ بەڕێز جەمیل بایەک قسەی کرد کاڵێ ئەو زمانە نەما کە بتوانین ئێمە بخەڵەتێنن. ئێمە هێزین قووەتین سیاسی عسکەری لە هەموو ناوچەکان لە کوردستان لە دەرەوەی کوردستان. ئەم هێزە ئەبێ دەوڵەتی تورک بەڕاستی بێتە پێشەوە ئەو بەڵێنانی کە داوێتی جێبەجێ بکە و تا ئێمەش بتوانین هەنگاوی باشتر بنێن بۆ چەسپاندنی پرۆسەی ئاشتی. چەندێک قسەکان جددین بۆ ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان. مەسەلەی ئازادی عەبدوڵڵا ئۆجەلان تەواو بووە، بەڵام وەکو وتم ئەوەی من دەزانم خەریکن لە هەر لە ئیمرالی بەڕێز ئۆجەلان وتوێتی من ناچمە دەرەوە هەر لە ئیمرالی ئەمێنێتەوە لەوێ ستافێکی لەگەڵا ئەوانە وەکو مەکتەبێک لەگەڵی کارەکەن خەریکی ئیشە بێ بۆ پێشخستن و جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی.